ئەچینە قەزای چەمچەماڵ لە قەزای چەمچەماڵ کۆنسرتێک بۆ مەقام بێژێک کە ئەویش ڕەمەزان گەرمیانی ساز کرا کە تیایدا کۆمەڵێک لە بەرهەمە تایبەتیەکانی خۆی پێشکەشی ئامادەبووان و ئەوانە کرد کە لە ناو کۆنسرتەکە ئامادەبوون و گروپی موزیکی مەستورە لەوێ هاوکار بوون بۆ ئەوەی کە وەک میوزیکژەن یاخود لە گۆرانیەکەدا و لەو بەرهەمانەی کە ئەم مەقام مێژە بەشداری کردبوو ئەوانیش بە هەمان شێوە بە چەند پارچە موزیکێک بەشداریان کرد. لە هۆڵی ڕۆشنبیری قەزای چەمچەماڵ کۆنسرتی شکۆمەندی بۆ هونەرمەندی مەقامبێژ ڕەمەزان گەرمیانی سازکرا. کۆنسرتەکە بە چاودێری قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکومەتی هەرێم و بە ئامادەبوونی هونەرمەندان و بەرپرسانی حیزبی و حکومی قەزای چەمچەماڵ بەڕێوەچوو. دەستگای میدیایی کورساتیش سپۆنسەری میدیایی کۆنسرتەکە بوو. هونەرمەندانی بەشداربووی کۆنسرتەکە ئەنجامدانی ئەم کار و چالاکیە هونەریانە بە گرنگ دەزانن بۆ خزمەت و ئاوردانەوەی زیاتر لە هونەر و ئەمڕۆ کۆنسرتی شکۆمەندی بۆ هونەرمەند ڕەمەزان گەرمیانی بە چاودێری بەڕێز کاقوبات تاڵەبانی بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات دیارە ئەم بەرهەمە ناوەندی کولتوری هونەری چەمچەماڵ بە هاوکاری بە ڕۆبێتی ڕۆشنبیری چەمچەماڵ و گروپی موزیکی مەستورە پێستاوە. کاک ڕەمەزان گەرمیانی هونەرمەندێکە زیاد لە 40 ساڵە لە بواری مەقاماتە گۆرانی ئەڵێت و خزمەتەکە و شعر و هۆنرا و ئاوازی خۆی هەیە. ئەم پیاوە کۆمەڵی گۆرانی هەیە و ئێستا باری تەندروستی نەخۆشە و ناجێگیرە. ئەمڕۆ ئێمە ئیشمان لەسەرەوە کردووە کە ڕێزلێنانێکی شکۆمەندی گەوری بە بکەین ئاسی خزمەت و تواناکانی ئەو بێت و وەکو ناوەندی هونەری چەمچەماڵ ئێمە خەڵاتی ئاڵتونیمان بۆ حازر کردووە. کۆمەڵێک جیهەتی تر و قایمقامێت و شوێنەکانی تریش خەڵاتیان بۆ حازر کردووە. ئەمڕۆ ڕۆژە کۆنسرتێکە و بە هیوای بەدڵی لەم جۆرە بابەتە کۆنسرتانە زۆر گرینگە لەم حاڵەتی ئەمڕۆچکە ببوونی قەیرانی دارایی و ئەم وەز ئەو کەشێکی ناگیر ڕووی لە کوردستانی خۆمان کردووە. هیوادارم بێتە ڕاوینەوەی خەم و تەمەکانمان بۆ چەند ساتێک بزە و خۆشی بکەوێتە سەر لێوێ و ئەزیزانە کە گوێ لەم کۆنسرت و گۆرانیانی ئەو کۆمەڵێک گەنج هاتوون گۆرانەکانی ئەو خۆشەویستاڵێنەوە. کاک ڕەمەزان گەرمیانی زۆر سپاس بۆ کاقوباتیش کە پشگیری ئەم جۆرە بەرنامە هونەریانە کە بەڕاستی ئەمە زۆر گرنگە، یعنی ئەو هونەرمەندانی کە خاوەن ئەزمونن بەسەر بکرێنە و ڕێزیان لێبیرێ. من زۆر دڵخۆشم ئیمڕۆیانی باوەڕ کە ئەگەر بۆ خۆم کرای ئەوەنە دڵم پێخۆش نەبوو، چونکە برایەکی خۆشەویستمە هەم هونەرمەندێکی بە شخصیت و بە حرمەت هونەرمەندێکە خوێنەواریشی نییە بە خۆ شیعر و ئاوازدانە. ئەمە بەڕاستی هونەرێکی گەورەیە بێ ئینسان شانازی پێوە بکە کە پیاوێکی ئاوە هونەرمەندێکی ئاو لە ناو کوردەواریە هەڵکەوتووە بە تایبەت شاری چەمچەماڵ. سوپاسی ناوەندی هونەری و کولتوری شاری چەمچەماڵ و ڕۆشنبیری یەکەم کە هەڵساون بەم کارە خەڵاتی ڕێزلێنان بۆ ئەو هونەرمەندە گەورە و ئەزیزایان دروست کردەوە. هیوام سەربەرزی هەموو لایەکتانە هەر بژین. گروپی موزیکی مەستورە بە هاوکاری بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و کولتوری هونەری چەمچەماڵ کۆنسرتەکەیان ڕێخستە بوو. هونەرمەند ڕەمەزان گەرمیانی سوپاسی هەموو ئەوانە دەکات کە بۆ ڕێزگرتن لە خەباتی هونەری و ئاوردانەوە لێی کۆنسرتەکەیان بۆ ڕێخستووە. سوپاسدانەکەمەوەم بە سەرکردنەوە چاپێکەوتنە. من ئیمڕۆ زۆر خۆشحاڵم بتوانم خزمەتێک بە چەمچەماڵ و دەوروبەری بکەم لەگەڵ گروپی مۆسیقای مەستورە و ناوەندی چەمچەماڵە لەژێر سەرپەرشیاری بەڕێز کاک قوبات تاڵەبانی کە لێرەوە چاوی ماچەکەم بۆ ئەمڕۆی من ئاوردانەوەیەکی زۆر زۆر گەورە بوو، خزمەتێکی زۆر گەورەی کرد بە ناوچەی چەمچەماڵ و دەوروبەری. هیوادارم ئیمڕۆژ لە خزمەتی گەل و نیشتیمانەکەما بم بتوانم کۆنسێتە بەخۆشی بکەم و خەڵک چێژی لێوەرگێ و سوپاسدانم. جگە لە پێشکەشکردنی گۆرانی لەلایەن ڕەمەزان گەرمیانیەوە هونەرمەندانی تری قەزای چەمچەماڵیش ئامادەی کۆنسرتی شکۆمەندی بوون بە پێشکەشکردنی گۆرانی
سەرنجی میوانانیان بۆ خۆیان ڕاکێشا. كم شجاع